بەناوی خوای بەخشندەی میهرەبان هەموو لایەک بەخێر بێن. من ئەمڕۆ ڕوونکردنەوەتان ئەدەمێ بۆ هاوڵاتیانی کوردستان بە تایبەت فەرمانبەران سەبارەت بە پلەبەرزکردنەوە بە دوواداچوونەکانمان ئەو زوڵم و ستەمەی لێیان نەکرێ و ئەو هەوڵانەی دراون بۆ گەڕانەوەی پلەبەرزکردنەوە کە مافێکی یاساییە. بەڕێزان بەپێی هەردوو یاسای ڕاژەی شارستانی ژمارە 24 ساڵی 1960 و ژمارە 22 ساڵی 2008 پلەبەرزکردنەوەی فەرمانبەران مافێکی یاسایی جێگیرکراوە. هەر فەرمانبەرێک دوای 4 ساڵ خزمەت هێندێکیان دوای 5 ساڵ خزمەت ئەبێ پلەیان بەرز بکرێتەوە کە لە ڕووی مادی و معنەویەوە جیاوازە لەو پلەی کە پێشخۆی تایە بووە. بڕیاری ڕاگررتنی پلەبەرزکردنەوە لەلایەن ئەنجومەنی وەزیرانەوە بڕیارێکی نایاساییە پێچەوانەی هەردوو یاسایە کە ئاماژەمان پێکرد و پێشێلکردنی ڕوونی مافی فەرمانبەرانە و خواردنی قوتی مناڵانی فەرمانبەرانە. لە ساڵی 2016ەوە پلەبەرزکردنەوە ڕاگیراوە کەوە گوتمان کە بەڕاستی پێشێلکاری یاساکانە. لەو ساڵەوە کە ڕاگیراوە هێندێ فەرمانبەر کاتی پلەبەرزکردنەوەیان بووە. ئەو فەرمانبەرانە دوو پلەیان فەوتاوە و زۆرینەی زۆری فەرمانبەران بەلای کەمەوە پلەیەکیان فەوتاوە. ئەو بڕەپارەی کە فەوتاوە چەندێکە طبعاً ئەم پلەبەرزکردنەوەی کە تا ئێستا ڕاگیراوە بۆ 700,000 فەرمانبەرە کە لە فەرمانگەکانی حکوومەت کارەکەن و وەپلەکانیان ڕاگیراوە. بڕی ئەو پارەیە ڕاگیراوە بە پێی پلەی فەرمانبەرێتی و ئاستی فەرمانبەرێتی 600 تا 300,000 دینارە. واتە ئەگەرچی 40,000 لە موچەی بنەڕەتی ئەگۆڕێ بەڵام لە کۆی موچە و دەرماڵە هێندێک حاڵەت بەرزەبێتەوە بۆ 100,000 150,000 300,000 دینار. کۆی ئەو پارەیەی مانگانە بەهۆی پلەبەرزکردنەوە بەهۆی ڕاگررتنی پلەبەرزکردنەوە لە فەرمانبەران بڕاوە ئەبڕێت مانگانە بەلای کەمەوە خەمڵاندومە بە 50 ملیار دیناری مانگانە. واتە فەرمانبەران مانگانە تێکڕا بەلای کەمەوە 50 ملیار دینار کەمتر لەو موچەی کە شایستەیانە وەرەگرن. وە کۆی ئەو پارەیەی کە لە 2016ەوە کەڵەکە بووە کەوتۆتە لای حکوومەتی هەرێمی کوردستان بەلای کەمەوە 3 تریلیۆن دینارە. تەمان لە بنەمادا هیچ پاساوێک نییە بۆ ڕاگررتنی پلەبەرزکردنەوە و ئەمە پێشێلکاریەکی ڕوونی یاساکانە. خۆ ئەگەر لە ساڵانی ڕابردووە پاساوێکی بچووکیش هەبێ ئێستا ئەو پاساوە نەماوە داهات لە هەموو سەرچاوەکانەوە زیاد بووە لە نەوتەوە زیاد بووە لە گومرگەوە زیاد بووە لە باجەوە زیاد بووە. ئێمە نازانین بۆچی ئەنجومەنی وەزیران ئەم مافەی فەرمانبەرەکانی خۆی نادا. بەڕێزان پلەبەرزکردنەوە خێر و سەدەقە نییە. مافی فەرمانبەرانە مافی یاساییە وەک چۆن بە خۆشحاڵیەوە طبعاً پلەبەرزکردنەوەی سەربازی دەستی پێکردوێتەوە لە وەزارەتی پێشمەرگە لە وەزارەتی ناوخۆ ئەگەرچی بەپێی بە دوواداچوونی من لەوێش ستەم هەیە ژمارەیەکی زۆر پێشمەرگە ئەوانەی ڕۆحی خۆیان خستۆتە سەردەستیان لە سەنگەرەکانی پێشمەرگە هێشتا جیاوازی موچەی پلەبەرزکردنەوەی 2016 و 2018 بۆ نەبەسراوە. بەداخەوە زۆرینەی پێشمەرگە موچەکانیان شایستە نیە بە ژیانیان کە نزیگەی 500,000 تا 600,000. بەڕێزان ڕاگررتنی پلەبەرزکردنەوە تەنها زیانەکەی بۆ فەرمانبەر نییە لە کاتی دەوامیە بەڵکو زیانی گەورەتری بۆ کارمەندانە هەیە بۆ فەرمانبەرانە هەیە کە خانشی نەبن چونکە بەو پلەی تیایدان خانشی نەبن نەک بەو پلەی کە شایستەیە. بۆیە ساڵانە 5,000 فەرمانبەری خانەنشین زیانێکی گەورەکەن بە موچەیەکی کەمەوە ئەچنەوە ماڵەوە کە بەداخەوە هەموو گەنجی و تەمەنی خۆیان بەخشی بەم وڵاتە کەچی لەو کۆتاییە هێشتا ئەو زوڵمە گەورەیان لێکرێ. طبعاً ئەمە بێجگەلەوەی کە بەهۆی جێبەجێ نەکردنی یاسای خانشینی یەکگرت و ژمارە 9 عێراقی فەرمانبەرانی خانەنشین ئەوانەی کە خانشینە بن ستەمێکی گەورەیان لێکرێ. موچەی خانشینیمان هەیە بەڕاستی هەر عیبە ناوی بنەی موچە کە نزیکە لە 220,000 کە هەر لە بنەمایە ئەمە ستەمێکی گەورەیە بێجگەلەوەی بەهۆی ڕاگررتنی پلەبەرزکردنەوە زیانێکی گەورەکەن. بەڕێزان لێرەدا پرسیارێک گێتە پێشەوە ئایا حکوومەتی هەرێمی کوردستان ئەنجومەنی وەزیران مامۆستایان بە ڕۆڵەی خۆی ئەزانێ بە موڵکی خۆی ئەزانێ بە ڕۆڵەی ئەم وڵاتیان ئەزانێ ئایا پزیشکان و کارمەندانی تەندروستی کە خزمەتمانەکەن لە نیوەشەوەکانە خەڵکی ئەم وڵاتن ئەی بۆ ئەنجومەنی وەزیرانە مافیان ڕاگرێ ئەی بۆ ئەم زوڵمەیان لەسەر بەردەوامی پێدا بۆ پلەبەرزکردنەوەی فەرمانبەران دەست پێ ناکاتەوە کارگوزارێک کە ژینگەی شارەکانمان خاوێنە کاتەوە بۆ شایستەی چونکە لە بنەمایە موچەمان هەیە 265,000 باوەڕتان بێ هێندێ موچە
مقابلە بە سۆشیال و خێر و سەدەقەی هەندێک وڵات کە لە وڵاتان هاوڵاتیەک کە پەناهەندە بێت پەنابا بە وڵاتانە وەری ئەگرێ یعنی موچەت هەبێت 265,000 پلەبەرزکردنەوەکەشی ڕاگری بۆ مای 5 ساڵ کە زیاتر لە 100,000 هەموو مانگێک زیانەکە. ئێمە چیەکەین بۆ دەست پێکردنەوەی پلەبەرزکردنەوە؟ طبعاً بەڕێزان لە 2 نۆی 2021 بە واژۆی 25 ئەندامی پەرلەمان پێشنیازە بڕیارێکمان پێشکەش کرد بێجگە لە فشارەکانی تر بەردەوام کردومانن پێشنیازە بڕیارێکمان پێشکەش کرد بۆ ئەوەی لە پەرلەمانەوە بە بڕیارێک حکوومەت پابندکەین بە پابندیە داراییەکانی پابندە داراییەکانی کامانن کۆتایی هێنان بە دزی و تاڵانی و قاچاقچێتی لە خاڵە گومرگیەکان و گەڕانەوەی ئەو داهاتەی کە لەلایەن حیزبەکانی دەسەڵاتەوە هەردوو حیزبی دەسەڵاتەوە لە شارەکان دەستی بەسەراگیراوە و مناڵی فەرمانبەر پلەبەرزکردنەوەکەی ڕاگیرابێت. خاڵێکی ترەوەیە دەستپێکردنەوەی پلەبەرزکردنەوەی فەرمانبەران خاڵێکی ترەوەیە کە حکوومەت پابند بێ بە قەرەبووی ئەو مافانەی کە فەرمانبەران لە 5 ساڵی ڕابردووە فەوتاندوێتی. بەڵام لیژنەی یاسایی لە 29/11/2021 وەڵامی ئەم 25 ئەندام پەرلەمانەیان دایەوە کە کەلێنی یاسایی نییە لە ئەنجومەنی وەزیران لە حکوومەتە بۆیە دەرچوونی ئەم پێشنیازە بڕیارە پێویست ناکە. ئێمە لە بەڕێزان خوشک و براکانمان لە زۆرینەی لیژنەی یاسایی تەمان هەمویان نا زۆرینەکەیان لەگەڵ دەستەی سەرۆکایەتی ئەپرسین باشە ئەگەر کەلێنی یاسایی نییە ئەنجومەنی وەزیران کێ دەسەڵاتی پێەیە یاساکان ڕاگرێت چۆن ئەتوانێت ئەنجومەنی وەزیران بڕیارێک دەرکا کۆمەڵێک یاسا ڕاگرێت مافی فەرمانبەران ڕاگرێت بۆیە بەڵە بە دڵنیاییەوە لە کەلێنی یاسایی گەورەتر هەیە ئەویش دەسەڵاتێکە کە حساب بۆ یاساکان ناکە بۆیە ئێمە ژمارەی یاسایی ئەندامانی پەرلەمان لە بەرواری 1/12 سەرەتای ئەم مانگە جارێکی تر جەختمان کردەوە لە پێشنیازە یاساکەمان و بە واژۆی هەر 25 ئەندام پەرلەمانەکە جارێکی تر داوامان کرد دەستەی سەرۆکایەتی پەرلەمان ئەم پێشنیازە بڕیارە بە پێی پەیڕەوی ناوخۆ کاتێک خلافێک لە نێوان ژمارەیەک ناپەرلەمان و لیژنەی یاسایی دروستە بێ لەسەر زەرورەت و زەرورنەبوونی ئەم یاسایە ئەبێ بێنێتە هۆڵی پەرلەمان لەوێ گفتوگۆ بکرێن. هیوادارم هەموو پەرلەمانێک بگرێتە بەردەم ویژدانی خۆی و بڕیار بدا لە قازانجی خەڵکی کوردستان. ئەبێت ئێمە بێجگە ئامانجمان گەڕانەوەی ئەم مافەی فەرمانبەران ئەمانەوێ ئەنجومەنی وەزیران ناچارکەین بەوەی ئەم بڕیارەی خۆی هەڵوەشێنێتەوە مافی فەرمانبەران بگەڕێنێتەوە. لانی کەم ئەمانەوێ پەرلەمان بچێتە سەنگەری خەڵکەوە بچێتە سەنگەری فەرمانبەرانەوە بەڕوونی بە بڕیارێک بە ئەنجومەنی وەزیران بڵێ ئەم بڕیارەتان نایاساییە هەڵەیە تکایە پلەبەرزکردنەوەی فەرمانبەران دەست پێ بکەنەوە و ئەم مافەی مناڵانی فەرمانبەران بگەڕنەوە چونکە بەڕاستی ئەمە موچە و قوتی مناڵە کە لەوەچێ بۆ شیری دابینکە لەوەچێ بۆ کرێخانووی بێ لەوەچێ بۆ چارەسەری نەخۆشی بێ عەزیزان موچە لە کوردستانە ناعەدالەتێکی گەورەی تایە لە بنەمایە بەهۆی ڕاگررتنی پلەبەرزکردنەوەوە ناعەدالەتیەکە چەند هێندە بۆتەوە.